بەڕێزان و دڵسۆزان و خەمخۆران ئەی ئەوانەی دوای 16 ساڵ لە شەهیدکردنی سۆرانی مامەحەمە هێشتا لەگەڵمان و لە سەنگەری دش بە تاریخیدا شانتان داوەتە بەبەر گژوەستانەوەی گەندەڵی و نادادی تیرۆر و تۆقاندن. ئەم ساڵی ژۆک و خانەوادەی شەهید سۆران دووفاتی یەکەینەوە تا خاوەنی ئیرادەی ئێوە بین و تا مێنین ماندوو نابین لە بەدواداچوون و هەوڵەکانمان بۆ دۆزینەوەی بکوژانی سۆران و درێژەدان بە ڕێبازی شەهید سۆران کە ڕێبازی بەگژاچوونەوەی گەندەڵی و هێنانە ئارا یەکسانی بوو. شەهید سۆران جەنگاوەرێکی ڕاستەقینەی بەگریکار بوو لەم گەلە ستەمدیدە. لەم گەلەی هەر ڕۆژەی بە بیانوویەک ڕۆڵەیەکی دەبێتە قوربانی. کەر و دەسەڵاتەکەی خۆشێتی سۆران جەنگاوەری ئەم نیشتیمانە بوو کە هەر جارەی بە بیانوویەک خوێن لە بەشێکی جەستەی دەهێنن. ئەو نیشتیمانەی خوێنی شەهید سۆران و هەزاران شەهیدی تری لەسەر ڕژاوە، ڕۆژێک بە پۆستاڵی بەعس و ڕۆژێک بە پێڵاوی جەندرمە و ڕۆژێکیش بەدەستی خوێناوی پاسدار ناشرین دەکرێت. لە ئاسمانیشەوە هەمیشە چاومان لە درۆن و بۆمبەکانی ئەو داگیرکارانەیە کە خەون بە لە ناوبردومانەوە دەبینن و سەرکردەکانمان باوەشیان بۆکەنەوە. سۆران جەنگاوەرێکی ڕاستەقینە بوو، جەنگاوەرێک بە قەڵەمەکەی و بەبیر و هۆشی بەگری لەگەل و نیشتیمانەکەی دەکرد. نەی دەتوانی بێدەنگ بێت لە بەرامبەر زوڵم و زۆری و ستەم. جەنگاوەرێک هەموو چەک و جوبەخانەکەی قەڵەم بوو کەچی بە بەرچاوی دنیاوە لەسەر حەقوتن تیرۆ دەکرێت و دوای 16 ساڵ دەسەڵاتی کوردی بێباکانە خوێنی ئەم ڕۆڵەیەی نەک هەر فەرامۆش دەکات بکرە بکوژەکانی دەپارێزێت و ئامادە نییە بە ئاشکراکردنیان و بە دادگاییکردنیان هیچ نەبێ زەڕێک لە ڕووی خۆیان سپی بکەنەوە. ڕاستە شەهیدبوونی سۆران ئاماژەی قۆناغێکی تاریک و مەترسیدار بوو بەڕووی ڕۆژنامەنووساندا کرایەوە، بەڵام لە هەمان کادا خوێنی گەشی سۆران بوو بە چرایەک و ڕێگایەکی ڕووناکردەوە کە سەدان ڕۆژنامەنووسی دیکە پێیدا تێپەڕین و هەزاران چالاکوان بە بەرچاویان ڕووناک بووەوە کە دەتوانن بە گشت زۆرداری و نادادیدا بچنەوە. سۆران بە خوێنی خۆی نەخشەڕێی ئازادی نەخشاند. بە خوێنی شەهید سۆران و شەهیدانی دیکەی ڕۆژنامەنووسی لە کوردستانە بە پێشەوانەی خواستی دەسەڵاتەوە قۆناغێک هاتە پێشەوە کە نەخێری بەڕووی گەندەڵکاران و زاڵماندا بەرز دەکاتەوە. شەهید سۆران و هاوڕێکانی لە ڕێبازی شەهیدانی قەڵەم سەرجەم شەهیدانی ڕاستەقینەی نەتەوەکەمان سەرمایە نیشتیمانی ئەم گەلەن. سەرمایە ڕاستەقینەن شەهیدانن، نەک نەوت و گازی بەتاڵان براوی خاکەکەمان. بۆیە بەرگریکردن لە سۆران و تێداگیری لە دۆزینەوەی بکوژان بەرگریکردنە لە سەرمایە ڕاستەقینەی نەتەوەکەمان. لەم ساڵیادەدا جارێکی تر پێداگری لە بە سزاگەیاندنی بکوژان و تیرۆرستان دەکەینەوە تا ئێمە بمێنین سازش لەسەر خوێنی شەهید سۆران ناکەین. بەردەوام دەبین لەسەر هەوڵەکانمان بۆ دۆزینەوەی ئەو تیرۆرستانە و دادگاییکردنیان. سوورین لەسەر هەڵوێستی نەگۆڕمان ئەوەی ئێمە دەمانەوێت کۆتایی هاتنە بە حکمی گەندەڵکاران وڵاتێک دوور بێت لە بکوژ و تیرۆریست و گەندەڵ. هەر شاد بن خاناوادەی یەکەمین شەهیدی قەڵەم سۆرانی مامەحەمە تەمووزی 2024 سکۆتلەندا.